چەند ڕۆژێکە نرخی ڕۆنی تەنەکە و زەیتی دەبا لە بازاڕەکان بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە بەرزبوونەوە کردووە. بە جۆرێک نرخی هەر کارتۆنێک زەیت لە 30,000ەوە بۆ 40,000 و زیاتریش بەرز بۆتەوە. جوملەفرۆشانی هەولێریش باز لەوە دەکەن لەلایەن کۆمپانیا بازرگانەکانەوە نرخ بەرز کراوەتەوە. هاوڵاتیەکیش دەڵێت بەهۆی خراپی گوزەرانمەوە ناتوانم هیچ ڕۆنێک بکڕم تاکو هەرزان نەبێتەوە. لە عامی ئەوروپاش گران بووە، لە جێیەکانی کەش گران بووە. یەکەم نەفت گران بوو، دووەم گۆڕانکاری دۆلاری بەسەرداهات، سێم ئەو شەڕی رووسیا، چارم لەگە ئۆکرانی ئەو چێشەیە دروست بوو بۆ هۆی بەرزبوونەوەی مادە خامەکان لە معمەلەکان. معمەلیش موادەکان نانێرێ کە موادی خام نەچوو بۆ معمەل تۆماتیکیان شت گران دەبی. ئێشتیش لە چێ دێ خۆ معمەل هیچ لە عێراق و لە کوردستانیە نائیلاج دەبی لە دەرێ لە تورکیا و مشابینی ئەو حاڵەتش دەبێتە هۆی بەرزبوونی موادەکە. بەخوای ئەشاژ ناکردم و هیچ ناکردم. والله هیچ سەبەبی ئەوەکە پێخەری دەبن نایکردم هەتا هەرزان نەبتەوە. والله محتاجم چ بکەم؟ هیچیمە ڕۆژانەیە هیچ عەمباریە ڕۆژ هەیە ڕۆژ هەیە نییە. ئەو زێتە پێشتر بە 50,000 بوو 51,000 بوو، ئێستا بوویتە 70,000. نار شەریکە تەوزیا دەکاتم بە کارتۆنی هەر دوکانی 5 کارتۆنی داتێ. خۆی شەریکەکەش یەکەم سەبیبی شەریکەیە، شەریکە زۆر گرانی کرێ بەو شێوازە گران نەبووە. هەر ئیمەخزەنی ماتیانەوە کەونە و بەس دەیدەنەمە دوکانداریمە 5 کارتۆن دەیدەن. دوکاندار نییە کاکە شەریکە 5 کارتۆن داتێ، ئێستا پێشتر بە 32 دلار و ئێستا بە 44 دلار تەوزیا دەکاتە، یان 10 دلاری هەشتە سەرێکە. بەهۆی زۆری بەرزبوونەوەی نرخی کاڵاکان و ترس لە نەمانی و ئەگەری گرانی لە دووشەوی ڕابردوو بەشێکی زۆر لە مارکێتەکان هیچ شتێکیان تیادا نەماوە و هاوڵاتیەکی زۆر ڕووی لە بازاڕ و مارکێتەکان کردووە. بۆ هۆیشەوە قایمقامی قەزای ناوەندی هەولێر بۆ بەدواداچوون لەبارەی نەمانی ڕۆنی زەید لە بازاڕدا چەند کۆگایەکی بەسەر کردەوە و دەڵێت ڕێژەیەکی زۆری ڕۆنی زەید هەیە پێویست بە ترس ناکات. خاوەنی کۆمپانیایەکیش دەڵێت لای ئێمە هیچ شتێک گران نەکراوە، ئەوەی گران کراوە لەلایەن خاوەنی مارکێتەکانەوە بووە. بەداخەوە بەشێک لە خاوەنی مارکێتەکان لە خاوەنی کۆمپانیەکانیش پەنایان لۆ بردێ. ئێمە لە دوێنێوەژی زراعەت بەرامبەر چەند کەسێک کراوە، چەند شوێنێک داخراوە کەوا استیغلالی بارودۆخەکەیان کردیا. ئێمە دەبی کارەکانمان زیاد بکەین، چاودێریەکانمان زیاد بکەین، دەرچوونەکانیش زیاد بکرێت و ئەوەی کەوا ڕێگری بکرێ و هاوڵاتیش لە پێویستی خۆی زیاتر کاڵا و شتومەک نەکڕی بە هیچ شێوەیەک لەبەرەوەی هەموو کۆگاکان پڕە، سزایەکان بەندکردنی تێدایە، داخستنی تێدایە، پێبژاردننیش تێدایە و دەست بەسەر داگرتنیش تێدایە. لەلایەن ئێمەوە بەرز نەبووەوە، وەکوتم لیژنەکەش بینیان سعرەکانی کاڵاکانمان وەکو خۆیەتی، بەڵام کە لە بازار بەرز بۆتەوە هۆکاری ئەوەیە کەوا ئێمە وڵاتێک نین بەرهەمهێنەربین، وڵاتێکین دائیمە کەلوپەل لە دەرەوە ئەهێنین. کێشەکەش ئەوەیە زیاتر دابینکردنی زەیتی گوڵۆ بەڕۆژە لە ئۆکرانیا. ئۆکرانیاش هەموو ئیسە ئەزاین تووشی ئەو زروفە بووە کەوا ئیسە تووشی ئەو شەڕە بووە لەگەڵ رووسیا. لا ئێمە هاتاوەکو ئێستا دۆخەکە ئاساییە و بەڵام بۆ هاوڵاتیانیشی تر هاوڵاتیان باباز لەم خەزمکردنە بێنن، یعنی بەس دوای دیعایە بکەون، یعنی بەو شێوەیە نییە کە دنیا ئاخر ببێت و بەو شێوە ئەچن مەوادەکردن و خەزنێکن. لە دوو ڕۆژی ڕابردوودا هەر کارتۆن ڕۆنێک بڕی زیاتر لە 10,000 دیناری چۆتە سەر و هەر تەنەکەیەکیش 5,000 دینار نرخەکەی بەرز بۆتەوە. ئەوەی تا ئێستاش ڕوون بۆتەوە هۆکاری بەرزبوونەوەی نرخەکان خراوەتە ئەستۆی جەنجی رووسیا و ئۆکرانیا و وەستانی ئاڵوگۆڕی بازرگانەکان لەو دوو وڵاتە بۆ وڵاتانی دیکەی ئەوروپا و جیهان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.